بەتایبەت لە مانگی ڕەمەزانە ئاری حەزمان بۆ خواردنەکان زۆرە بێ اینجا گرنگە کە بزانین کامیان بە سوودە و کامیان زیان لێرە ماڵی خۆمانە لەکوێ دانیشی دانیشە تۆ بە حەزەکەت لە ئائێرە ئێستەکەم ئەمڕۆژ فەرقینی فەرقینی بەڵا بادانەنشین دکتۆر ڕۆژمان ڕەحمان پسپۆڕی وردی نەخۆشەکانی هەر سوجگەر و هەناوبینیمان لەگەڵ ئەمڕۆ باسی و خواردانەمان بۆ کاکە بۆ نەخۆشەکانی قۆڵۆن بە سوودە و لە مانگی ڕەمەزاندا چی بخۆین بە درێژایی چەندین کاتژمێر بە ڕۆژوین بەڵام ئێوارە ئەم هەموو شتەی تێتەپێنین با بڵێن ئەو بابەتانی کە پێشتر بۆ قۆڵۆن باسیراوە زەرمەندە لەم مانگەیە لە یەک ژەماکە هەمووی تێبکەی چەنە زەرەکە بێتە چەند هێندە بە دیاریکراوی چەند خواردنێک باسەکەین کە بۆ قۆڵۆن بەسوودن دکتۆر هۆشمەند لێرە میوانە دکتۆریان فەرموو خێر بیت سلام دکتۆریان بەخێر زۆر بەخێر بیت زۆر سپاس بەخێر بێت دکتۆریان بانی باش بەینتان باش ڕەمەزانە پیرۆز بێ ڕەمەزانە پیرۆز بێ لە هەموو پیرۆز بێ زۆر سپاس چۆن مرتاحی ئاوە ئەگەر گۆشەکەی زعات سەکان لای بە چۆن پێت خۆشە ئاوادانی تەواو بەخێر بێت دکتۆریان دکتۆر هەندێک جار دەستەواژەیەکی ئەڵەن ڕەمەزان زۆر باشە بۆی خۆت دەرباسکەی لە قۆڵۆن بەڵێ هەر بەڕاستی وایە خۆی کۆڵۆن بەڕاستی دیاردەیەکە یەک کۆمەڵە نیشانەیە ناتوانین بڵێن نەخۆشیەکە کە مەترسیدارە باڵێ و لە هەنێک کەسە کە ڕیخۆڵەیان حەساسە بە کۆمەڵی خواردن لەم کەسانەیە دەرەکەوێ و ڕێژەکەی زۆرە لە کۆمەڵگەیە لە ڕەمەزانە بەڕاستی هەنێک زۆربەی زۆری نەک هەندێکیان زۆربەی زۆریان ئیسفادە لە ڕەمەزان ئەکەن ئەگەر بزانن ڕێنمایەکان جێبەجێ بکەن ئیسفادەی لێ ئەەکەن و بە سوودە بۆیان ئەو کۆڵۆن ئەو کرژی کۆڵۆنەی کە باسی ئەەکەن زۆر کەمترە بێتەوە بەڵام ڕێژەیەکی زۆر کەمیان لەوانەیە زەرری لێ بکەن لەبەر ئەوەی ڕێنمایەکان جێبەجێ ناکەن کاتە ڕێنمایەکان گرنگە کە باسیکەین بزانین ڕۆژوانان چۆن بتوانن سود لە مای پیرۆزی ڕەمەزان وەرگرن بۆ ئەوەی کە گرژبوونی کۆڵۆنیان کەمتر بێت و یاخود نەیانمێنێ چێ ڕێنمایەکان وەکو وتمان گرژبوونی کۆڵۆن چۆن شانوملتە شەنۆجەکە ڕیخۆڵەکانیش حەساسیەتێکیان هەیە گرژبوونێکیان هەیە زۆربەی زۆری پێوەستە بە کۆمەڵی خواردن بەلایەنی دەرونیە و بەلایەنی خەوتنەوە لە ڕەمەزانیشە زۆر ئەم شتانە تێگەچێ بۆ نمونە تا ڕادەیەک خەوت تێگەچێ ژەمەکانمان تێگەچێت لە کاتی خۆیان نایخۆین و هەروەها ئەوانەی کە وەرزشکارن دوورەکەونە لە وەرزشکردن ئەمانە خۆی وای لێ ئەکات تا ڕادەیەک کرژبوونەکەیان زیاتر ببێ بەڵام ئەگەر خەوتنێکی ڕێک و پێکمان هەبێ لە 24 ساعتەکە 6 ساعت بۆ 8 ساعت بتوانین بخەوین ئەگەر وەرزشێکی ئاسان بکرێت لە ڕەمەزانە نیو ساعت 40 دقیقەیەک پێش بەربانگیان 2 ساعت پێش ئیفتار بە پیادە ڕۆشتن بێ یا وەرزشێکی ئاسان بێ بکرێ ئەمانە سوودی لێ وەرەگرن و لە خواردنەکانیشا ئەبێت چی بکەین ئێمە لە کاتی بەربانگە کە ڕۆژوو ئەشکێنێ کەمێک ئاو بخواتەوە دەنگێ دوو دەنگ خورما بخوا دوایەوە سوپێک کە چۆر نەبێ ئەم سوپە بخوا دوایەوە چارێکە بۆ 20 دقیقە تا نیو ساعت ئەگەر بتوانێت داینێ بۆ نوێژەکانی بۆ عیبادەتەکانی و ئیسراحەتێ بکە ئینجا بچێتە سەر سفرە بۆی لەسەر سفرە هەڵپە دکتۆر لە سایە چەندمان واناکەین لە سانەوەت بەرە ژوور وان ناکە بەڵام ئەتوانین لەبەرەی ڕۆژەکەی کورتە تۆ سوپێ بخۆ دوو دەنگ خورما بخۆ وزەیەکی پێ ئەبەخشێ ئەتوانی پەلە نەکەی ئەوانەی بەرەو مزگەوت دەچن ئەتوانن دوو دەنگ خورما بخۆن ئایا بخۆنەوە بچن بەرەو مزگەوت بە پیادە تایەنەوە چارەکە 20 دقیقە ئەڕوا سعادەڕوا ئینجانان دکتۆر خێرایی لە خواردنە ئەمە تا چەند زیان بۆ کەسانە ئاگەێنێ زۆر بە خێرایی خواردنەکە بڵێ جا ئەوەی کە باسم کرد ئەو ئیسراحەتە ئەو خواردنەکەمە ئەو سوپ خواردنە وات لێ ئەکا هەڵپە نەکەی سەرای خواردن نەخۆی سەرای خواردن دوو زەری سەرەکی هەیە یەکێ لەوانە خواردنەکە جوان ناجوێ ورد نابێت کە ئەمەش عەزیەتێکە بۆ مەعیدە دوو کە سەرعان نانە خۆی غازاتێکی زۆر هەوایەکی زۆر ئەچێتە ناو مەعیدە و ڕیخۆڵەکان کە ئەمەش ئەم غازاتە حساسیت دروست دەکات تەشنۆجەکە زیاد دەکات ئازار زیاد دەکات بۆ کەسەکە دکتۆر وتمان لە پێشەکەیان
هەموو شتێکی تێر نەتەپێنین یعنی بە درێژایی نزیکەی 13-14 کاتژمێرێک تۆ بە ڕۆژوو بەڵام کاچی لەسەر سفرەکە ئەڵەی چاومان چوو پەلەین و هیچ باسی خێرایەکەت کرد هەموو خواردنێک ئیترە بێ بەرین بۆ دەممان ئەوانەی کە کێشەیەکی قۆڵۆنیان هەیە بزەبەت پرسیارێکی جوانە دوای وتمان سەریعنان نەخۆین ئەبێ بیر لەوە بکەیتەوە پێش ئەوەی مەعیدەت پڕ ببێ هەست بە تێری بکەی خۆ دەست بکێشیتەوە وازبێنی لە خواردن یعنی پڕی نەکەی مەعیدەت کەم خۆری دایم خۆر بین بەڵێ کەم خۆری دایم خۆر ئەمە شتێکی زۆر باشە وانێ نەخۆشی کۆڵۆنیان هەیە بە تاوەتی لە ڕەمەزانە وەزائیدەن ئەو خواردنەوە پێش ئەوەی نان دەست پێ بکەی ئەو بخۆیتەوە بۆی مەجالێکی زۆری مەعیدەت بگرێ و هەروەها جۆری خواردنەکان طبعاً کۆمەڵی خواردن هەیە بە شێوەیەکی گشتی پاقلەمەنیەکانە نۆکە نیسکە فاسۆلیایە لە هەنێک کەسە نانی گەنم و جوۆیە لە هەنێک کەسە شیرەمەنیەکانە ئەبێ کەسەکان بە پشکنی نەزانرێت لە هەندێک کەس چی بخوا بە قۆڵۆن بە پشکنێن زیاتر دووشتمان هەیە بۆ پشکنێن ئەوانەی حساسیان بە گەنم و جۆ هەیە و تا ڕادەیەک ئەوانەی حساسیان بەهێنێ بە شیرەمەنیەکان هەیە ئەم دوانە ئەتوانی بەس ئەوانی تر بە پشکنێن ناتوانانی تەنها نەخۆشەکە بێ خۆی ببێتە دکتۆری خۆی دیاریکە بزانم ڕۆژانی تر ڕۆژانی پێشتر بەچی حساسی هەبێ لە ڕەمەزانە زیاتر لێ دوورکەوێتەوە ئەوەی کە باس ئەکرێ پیاس سیر ئەمانە هەزمیان زۆر قورسە ناڕەحەتیان ئەکات لەبەرەوە بە تاوەتی لە شەوانە لە ئێوارانە ئەبێ لێی دوورکەونەوە پاقلەمەنیەکان وەکو باسمان کرد فاسۆلیانەوە کە نیسکە لە سادەی ئەوانەی کە کۆڵۆنیان هەیە حساسن بە شیرەمەنیەکان هەنێکیان بە گەنم و بە جۆش حساسن لەبەرەوە تا ئەتوانە ئەمانەکەم بکەنەوە ژەمە خواردنەکە ئەبێت چەور نەبێ دکتۆر پیاز و سیر لەناو خواردنەکەیان نەبێیان زۆر کە سێر ئاو بە کاڵش حەزەکابی خوا کامیان بە هەردوو جۆرەکە بەڵام بە کاڵی زەرری زیاترە هەزمی قرسترە باش جابا خواردن بڕین باشە بەڵێ ئیتر خواردن بەڕاستی زۆرترین فۆکسی لەسەر لە مانگی ڕەمەزان باشە خۆ گۆشت بۆ قۆڵەن ئەڵەن زۆر خراپە وانە دکتۆر گۆشت یەکێک لەوانە نییە کە زۆر خراپە ئەگەر بتوانی بە سوورەکراو نەیخۆی بە برژاو یا بە کڵۆبی خۆی پرۆتیناتە زۆر چۆر نەبێ سووری نەکەیتەوە بۆ کۆڵۆن ئیسفادە پیازێکە لەگەڵ کەباب و گۆشت ئاخوری پیازەکە زەرری لێیە ینی ئەگەر بتوانی پیازی لەگەڵا نەخۆی باشترە شێفەکەشمان وابزانم پرسیارێکی هەیە پرسیاری دکتۆر سڵاو لەبێ سڵاو دکتۆر پرسیارێکی زۆر کورت ئەگە دەرفەتت هەبوو جوابیتەوە سپاس دەکەین کەمی پرۆتین ئەبێتە هۆی تەشەنوج و ئازاری لەش تەشەنوج و ئازاری لەش بەڵێ کەمی وەرگرتنی پرۆتین با بڵێ لە خواردنە بۆ منە چەند گرام من 100 گرامم پێویستە 80 وەرەگرم ئەم بیستەی کە ئەمێنێتەوە ئەبێتە هۆی ئازاری لەشم یا نابێت بە شێوەی کورتخایەن نەخێر بەڵام کەمی پرۆتین لە خواردنە بە شێوەی درێژخایەن ئەبێتە هۆی لاوازی و پوکانەوەی ماسوولکەکان کە ئەمەیە هێزە پێ نابەخشە ئەگینا تۆ ڕۆژە پرۆتین نەخۆی یا دوو ڕۆژ پرۆتین نەخۆی زەرێکی وات لێ نایە بەڵام لە مەودای درێژخایەنە ئەبێتە هۆی پوکانە و گەشەنەکردنی ماسوولکەکان کە ئەمە والەیەکە هێزێ نەبێت تا ڕادێک وەکو تەشەنوجێک دەرکەوێت زۆر باشە دکتۆر اینجا لە مای ڕەمەزانە هەندێک خواردن و خواردنەوە هەیە زیاتر خواستمان لە سەرەتی بۆ نمونە شەربەتە دەستکردەکان تر شەربەتی مێوەش کە بەداخەوە هەندێک کات شەربەتێکی باش نییە زۆربەی زۆری ڕەنگە هێنی لەسەر سفرەکە دایانین لوقمە قازی تەنانەت ناوساجی ئەم خواردنانە ئیتر خواستی زۆری لەسەر ئەمانە زیان بە کۆڵۆنە گەێنێ بێت وەک پێم وتی ناوساجی یا لوقمە قازی ئەمانە لە ڕۆنە ئامادەکرێن باشە وەوتمان سوورەکراوەکان یا ئەوانەی کە لە ڕۆنێکی زۆرە ئامادەکرێن دژی کۆڵۆنن دژی تەشەنوژی کۆڵۆن وا باشترە بە تایبەتی لە ڕەمەزانە لێیان دوورکەوینەوە چونکە ڕێخۆڵ و مەعیدەمان مدەیەکی زۆر لە ڕۆژەکە ئیسراحەتی کردووە لە پڕێکە ئەو هەموو زەحمەتە ئەخەیتە سەر بەرگەی ئەوە ناگرێ ئازار دروستە بێ غازات دروستە بێ ناڕەحەتی دروستە بێ شەربەتە دەستکردەکان پێڵێن ئارتیفیشەڵ سویتنەر یعنی شیری نیە دەستکردەکان ئەمانەش یەکێکن لەوانەی کە بە تایبەت باس کراوە
کە بۆ کۆڵۆن زەرری هەیە و هەروە ڕەنگەکەی لە دوور مەودایە زەرری هەیە بۆ شێرپەنجە. ئەی دکتۆر لەبری ئەوانە ماستا و دۆ ئەم بابەتانە دانین ئەمانە تا چەند سوود وەکو پێم وتی هەندێک کەس ئەوانەی کە تەشەنجی کۆڵۆن یا کرژی کۆڵۆنیان هەیە هەستیاری کۆڵۆن لە سەدا دەیان هەستیاریان هەیە بە شیرەمەنیەکان. ئەگەر هەر حەزێکە شیرەمەنیەکان بخۆی کامەیان سەلامەترە ماست سەلامەترە لە شیر لە ئایسکرێم لە پەنیرە سۆفتەکان شلەکان سەلامەترن لە پەنیرە ڕەقەکان لەبەر ئەوە دۆش لەبەرەوەی لە ماستەوە دروستەکرێت تا ڕادەیەک سەلامەترە لە شیر ئەتوانی بەکاری بێنی و دوجار لەسەر کەسەکە خۆی کەوتووە. ئایا ڕۆژانی پێشووتر لە ژیانیا تەجروبەی کردووە بە ماست بە شیر ناڕەحەتی هەیە غازاتی پێ دروستەکە ئەگەر ئەم شتانێ نەبێت لە ڕەمەزانیشە زۆر ئاساییەوە توانێت بەکاری بێنە. شیر ئەڵێن لەگەڵ شلیک و ئەم بابەتانێت تێکەڵیکەی بیخۆی لەگەڵ باشە لەگەڵ شلیکە. ڕاستی ئەوەی کە وەکو پێم وتی ئەگەر شیر بەگشتی باشە کۆڵۆنیان خراپە پێم وتی لە 100 کەس 10 کەس ئەوانەی کۆڵۆنیان هەیە هەستیاریان بە شیرەمەنیەکان هەیە ئەبێ لێ دوورکەونە ئەگەر لەو لە سادەیە نەبن لەو لە سادەیە نەبن زۆر بە ئاسایی ئەتوانێت شیر بخۆن ماست بۆن کێشەیەکی نییە وە شلێکیش کە باس کرد خۆی بۆ خۆی یەکێکە لەوانەی کە ڕێگە پێدراوە خواردنێکی باشە بۆ وانەی کە هەستیاری کۆڵۆنیان باشە دکتۆر ئەی چاو قاوە چاو قاوە تا چۆن کاریگەری ئەرێنیان نێرێنی هەیە ئەوانەی کافاینیان تایە وەکو چا قاوە خواردنەوە گازیەکان وا باشترە یا نەخورێنەوە بۆوانەی هەستیاری کۆڵۆنیان هەیە یا بە ڕێژەیەکی زۆر کەم بخورێنەوە بە تایبەتی ئەوانەی کە سکچوونیان هەیە چکە ئەمە سێ جۆر تەهەیوجی کۆڵۆنمان هەیە هەستیاری کۆڵۆن جۆرێکیان سکچوونیان هەیە جۆرێکیان قەبزن جۆرێکیان ناو بەناو سکچوون ناو بەناو قەبزیان هەیە ئەوانەی کە سکچوویان هەیە وا باشترە لە چاو قاوە و خواردنەوە گازیەکان دوورکەونەوە یا زۆر کەمیکانەوە باش چەند پرسیارێکمێ لەسەر سەوزەکان دکتۆری تر وردەوەدا چینە بەهار و خواردنی سەوزەکان زیاکە بەڵام پێشەوەی باسی هەندێک سەوزی کوردەواری بکەم کە لە بازارڕا هەیە برۆکۆڵی بۆچی زۆر پەنجەی بۆ درێژەکرێڵن بۆ کۆڵۆن زۆر باشە برۆکلی لەگەڵ سپێناخە ئەمانە ئیسفادەی هەیە بۆ کۆڵۆن لەبەرەوەی ڕیشاڵی تایە بە تایبەتی ئەو جۆرە کۆڵۆنەی کە باسمان کرد کە قەبزیان هەیە ئەمە هەر بە سەوزی بخورێیان بکوڵێنرێ اینجا بخورێ ئەوەی کە باسەکرێت لە کۆڵۆنا وا باشترە بکوڵێنرێ ئاسانتر هەزمەکرێ ئاسانتر بەرگەیەکرێ ڕێخۆڵەکانمان وە بە سەوزیش ئەتوانی بیخۆی بەڵام بە کوڵاوی ئاسانترە لەسەر معیدە و کۆڵۆنمان کنگر و تۆڵەکە ئێستا تر لە بازارڕا بەڵێ ئەوانش مادەم بە کوڵاویە بە کوڵاوی بەکاری بێنی باشترە بۆ ئەوانەی بە تایبەتی کە قەبزیان هەیە بەڵام 2000 بێ بگەڕێنەوە سەر هەنێک کەس لەوانەیە بەرگی ئەمەش ناگرن باش ئەخر هەنە کەسەکە زۆرینەیە یان کەمینێ ئەتوانم بڵێم کەمینەیە ئێمە باسی باز زۆری لە سەوزەکانە ئێستا بۆ زۆرینەکە لە بەهارە ئەم سەوزانە خوا نیعمەتێکە کە بە ئێمە کوردیدا و هەمانە ئەکرێ ئەگەر کەسێک هەوک چزانم کێشەی کۆڵۆنی هەبێت بەم سەوزانە لە مانگیان بخۆی پەنایبەرێت و ئەبێت تاقیکاتەوە جارێ دووجار ئەگە زانی پێ عەزیەت نابێت ئەتوانێت بەردەوام بێت لەسەری و ئیسفادەیەکی زۆری هەیە ئەم سەوزانە هەم جە شەرپەنجەن هەم بۆ ئەوانەی کە قەبزیان هەیە ڕیشاڵیان زۆرە ئەمانەی کە ڕیشاڵیان زۆرە بۆ نەخۆشیەکانی دڵ باشن لەبەر ئەوە هەتا بتوانرێت تەرێک نەکرێن محاولە بکرێت لەگەڵیانە ئەگەر توانی هەستیاری نەبوو پێی غازاتی پێ دروست نەکرد ئەتوانێت بەردەوام بێ بە تایبەتی بە شێوەی کوڵاوی پرسیاری چووکم هەیە لەسەر سەوزەلان ڕێگەتێم پرسیارەکانت بکەی ئێمە لە کوردەواری خۆمانە لە جارانیانوت ئەوروپیەکان بەتاڵ سەوزاکردن بەڵێ ئەوروپیەکان بەتاڵ سەوزاکردن چەند تاڵێکەکردن و بەڵام ئێمە بە چەپک و بە یەک و دوان و سیان و جواریش تێر ناخۆین یعنی بەقی ئەمە سەبەتێک سەوزە لەسەر سفرەکانمان هەیە ئەمە شتێکی چەند باشە بۆ کۆڵۆن و بۆ نەخۆشەکانی تر و بەڕاستی زیاخۆری لە سەوزەیە سەر ناشکێنێ یەکەم سەوزەگەر جوان پاک بکرێتەوە جوان ئامادە بکرێ وەزائدەن لەگەڵ ئەو سەوزەیە ئەبێ ئاوێکی زۆر بخورێ ئەگەر ئاوی زۆرت لەگەڵا نەخوارد لەوانەیە هەستیاری گەنم زیاتر بکە وەزائدەن ڕێژەیەکی کەم لە خەڵکی هەستیاریان پێی هەیە ئەگەر
لەمانە دەرچوو هەستیاریت پێ نەبوو هەتا ئەتوانی سەوزە بخۆ بە شێوەیەک بە تایبەتی ئەگەر بە شێوەیەکی تەندروست پاکرا بێتەوە هیچ کێشەیەکی نییە پارێزگاریە لە شێرپەنجە لە نەخۆشیەکانی دڵ و ئیسفادەیە بۆ هەستیاری کۆڵۆن بە تایبەتی ئەوانەی کە قەبزیان هەیە. باشە دکتۆر یەکێک لەو خواردنانەی کە لەناو کۆمەڵگای خۆمانە زۆر گرنگی پێدرێ خواردنی برنجە. بەڵێ برنج تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوانی کە گرچی کۆڵۆنیان هەیە. برنج یەکێکە لەو خواردنانەی کە هەزمی ئاسانە زۆر سووکە لەسەر مەعیدە و لەسەر کۆڵۆن و بەدیلە بۆ ئەوانەی کە حساسیان بە گەنم و جۆ هەیە باشترین شتەوەیە برنج بەکاربێنن یا شۆفان یا پەتاتەی کوڵاو یا تەماتە ئەمانە بەدیلن زۆر ئیسفادەی لێ ئەەکەن و زۆر سووکە لەسەر کۆڵۆن. ئەی ئەم نان و سەمونەی کە لە بازاڕ هەیە نانی سپی و سەمون و ئەمانە چەند کاریگەریان ئەگەر حساسی بە گەنم نەبێ فەحسی کردبێ وەزائدەن دەرمانێکی زۆری تێ نەکرابێ ئەم خومرە و سۆدە و ئانا و ئەگەر نانەکە بۆ نمونە زۆر سفر نەبێ زۆر سپی نەبێ ئیسفادەی زۆری لەکەنەوانەی نەخۆشی کۆڵۆنیان هەیە هۆڵگرێنی پێڵێن ئەمانە بخوا باشترە تا بە تابەت جیا کرابێتەوە ئاردەکە زۆر سپی بێ. زۆر باشە دکتۆر بەگشتی باست لەوە کرد ڕیشاڵەکان باشن وایە؟ بەڵێ لە میوەکانە بۆ نمونە چ جۆرە میوەیەکەیە کە ڕێگە پێدراوە و چ جۆرە میوەیەکی شێ ڕێگە پێدراونیە بۆ کۆڵۆن؟ بەڵێ بۆ 2000 وتمان لەسەر نەخۆشکە کەوتووە بەڵام ئەوەی کە ڕێگە پێدراوە کیویە مزرەمەنیەکانی وەکو پرتەقاڵ و لیمە و نارنجە مۆزە کە زۆر باسیەکە لە سەوزەکانە تەماتەیە ئەژان مۆزەکە وا باشتر زۆر پێ نەگەیشت بێ بۆوانێک کە کۆڵۆنیان هەیە کێشەیەکی وای نییە ئەویان لەوانەیە پێشگەشت بێ هەزمی ئاسانتر بێ کێشەیەکی وای نییە ئەوەی کە باس ئەکرێ کەمێک لی دوورکەویتەوە یا هەنێک کەس حساسی پێ هەبووە کە غەریبە باس ئەکرێ سێ و مانگۆ ئەڵێن تا ڕادەیەک لەوانەیە پێڵێن فۆدما پیان زۆرە لەوانەیە باش نەبێ ئەویشە بێت تاقی بکرێتەوە ئیناسی و ئیسفادەیەکی زۆرە حیفە تەرێک بکرێت. باشە دکتۆر لە هەموو ئەو خواردنانی کە باسمان لێوە کرد چەندە گرنگە ئەو کەسێک کە خواردنەکە ئەخوات و بەکارێنێ بەباشی خواردنەکە بگوێ ئینجا قوتی بات ئەمانە تا چەند بۆ کۆڵۆن سوودی هەیە. بەڵێ جاوەکو پێم وتی مەقولەیەک هەیە ئەڵێ مەعیدە دانی نییە دان لەناو دەمایە لەبەرەوە ئەو دانە بەوە کراوە جوان جوان بیجووی بۆی یارمەتی مەعیدەت بێ هەتاوەکو خواردنەکە جوان بجوورێ دانەکانە بەکاربێنی زیاتر وردی کەی پرۆسەی هەزم لە ناو دەمەوە دەست پێکا لە لیکەکانەوە یارمەتیە بۆ مەعیدە یارمەتیە بۆ ڕیخۆڵە یارمەتیە بۆ ئەوی نەجاتمان بێت لە کرژی کۆڵۆن و مەشاکلەکانی مەعیدە. باش زۆر باسی بقولیاتەکان ئەکرێ بۆ کۆڵۆن کە مەترسیدارن چ هەندێک خواردنی شەیە لە کوردەواری خۆمانەوە ترخێنەیە ئەوەی هەموو شتەکان تێکەڵەکەین پێتر نۆک و نیسک و فاسۆلیا و ئێمە باسی واکەین دەڵێن بەتەنیا نەخورێ بەڵام خواردنێکی کوردەواری هەیە کە ترخێنێ هەمووی تێکەڵەکێ هەر بەڕاستی ترخێنە خەتابار نییە زۆر ترخێنە خۆی بۆ نەخۆشیەکان بە عام سوود بەخشە خەتابار نییە بەڵام لەبەرەوەی ئەو بقولیاتی تایە نۆکی تایە هەموو جۆرەکانی تایە تەسەور ئەەکەم خراپ بێ ناڕەحەتیان کە وەکو مەترسی ئەمانە هیچ مەترسیەکیان نییە خۆی نەخۆشی کۆڵۆن بۆ کەسی ئاسایی مەترسی نییە وانێ نەخۆشی کۆڵۆن ئەوەی کە پێڵێن تەهەیوجی کۆڵۆن هیچ مەترسیە لەسەر ژیانی کەسەکە دروست ناکە تامان کە تەشخیصمان کرد تەشخیصەکەشی تۆزە وردە ئەبێ نەخۆشی ئۆرگانیەکان لی دڵنیا ببینەوە لە ئاخیرە ئێمە بڵێن ئەمە تەهەیوجی کۆڵۆنە نەک بەس بڵێ غازاتم هەیە بڵێن بڕۆرە بۆ ماڵەوە تەهەیوجە دوای فەحوساتە دوای سۆنەرە هەنێ جارەگاتەوەی نازووری بۆ بکەیت لە ئاخیری ئەمانەوە ئینجاڵێن تۆ تەهەیوجی کۆڵۆنت هەیە کە هیچمان دەست نەکەوت لەبەرەوە کۆڵۆن خۆی مەترسیدار نییە خواردنەکانیش مەترسیدار نین بەڕاستی زەرەری لێ نایەن بەڵام ئیزعاجکەرن خۆی ئەگەر کەسێک بەرگەی ئەم ئیزعاجبوونە بگرێ بەرگەی ئەم غازاتە بگرێ یا سکسوونەکە یا قەبزیەکە بڵێ من کێشەم نییە ئەتوانێت هەموو جۆر ئەو خواردنانێکە باسمان کرد هەمووی بخوا بەبێ ترس بەڵام بەرگەی ئیزعاجبوونەکەی بگرێ. باشە دکتۆر چ کاتێک گرنگە هاوڵاتیان بێن بۆ لای پزیشک لە چ کاتێکا پێویستیان بە وەرگرتنی چارەسەر هەیە؟ بەڵێ خۆی بەڕاستی بۆ ئەوی هەموو تەهەیوجێکی کۆڵۆن تەشخیص بکرێ وا باشترە پزیشک تەشخیصیکە نەک نەخۆش لە خۆیەوە بۆ ئەوەی خوا نەخواسە ئەم نیشانانەی کە دروست بوون سەر لە شتێکی خراپەوە دەرنەکەن
وەکو پێم وتی ئێمە بێ دڵنیا ببینەوە لە هەموو جۆرە نەخۆشی ئۆرگانیەکان لە ئەخیرا بڵێن تەهەیوجا نەک ئەوەی غازاتی ئەوەی سکی ئەچێ ئەوەی ئازاری ناوسکی هەیە یا قەبزە بڵێ کۆڵۆنە وازی لێ بێنەوە لەو سەرەوە یا ئیلتیهابێکی درێژخایەنی کۆڵۆن بێ یا خوانە خواسە وەرەمێک بێ لەبەرەوە من ڕێنمایی من ئەوەیە هەموو کەسێک کە تەسەورەکە تەهەیوجی کۆڵۆنی هەبێ با پزیشک پێی بڵێ با پرس بە پزیشک بکەوە کۆمەڵێ نیشانە هەن کە ئەمانە ڕێدفلاگن ئاڵای سووریان پێڵێن کە مەجاالیتیان ئێبێ سەردانی پزیشکە یەکێ لەوانە وەزنی دابەزێ یان کەسێکە گەشتۆتە 45 ساڵ و تازە ئەم ئازارە دەستپێەکە ئەمە مەجاالیتیانە بێ سەردانی پزیشک بکە بۆچی ئەمە مەترسی دروستبوونی شێرپەنجەی لێکرێت ئەبێ یاش خوانە خواسە یا شێرپەنجێ یا هەنێ ئیلتیهاباتی درێژخایەنمان هەیە یا هەنێ ئیلتیهاباتی کورتخایەنمان هەیە یاخۆت حساسیە بەگەنممان هەیە ئەمانە ئەبێ بە شوێنیانە بچین بە وردی اینجا لە ئاخیرەوە تەشخیصکەن یەکێکتر لەوانەی کە زۆر ئەبێ لێ بترسین دانانی خوێنە ئەگەر یەک جار لە کۆمەوە خوێندا بنرێ ئەبێ سەردانی پزیشک بکە وەزن دابەزین وەکو وتمان یان ئازارێکی هەیە بە شەوا خەبەری ئەکاتەوە یان سیرەکەی کەسێکە چەند دکتۆرێکی کردووە ئەمە بێ لێی بترسین یعنی چەندین عیادەی کردووە نازانێت تەشخیص نەکراوە ئەمانە ئەبێ بە وردی متابعی بکەین فحوساتیان بۆ بکەین یان لە عیلەکەیانە شێرپەنجەی کۆڵۆن یا مەعیدە هەیە ئەبێ ئێهمالی نەکە هەموو ئازارێکی بچووک ئێهمال نەکا بەڕاستی باشە دکتۆر بابەتێکی تر هەیە تا چەند کە لەسەرم بابەتە خوێنمەوە زۆر باسی سترێس و لایەنی دەرونی ئەم بابەتانە ئاکرا لەسەر کۆڵۆن چۆن ئەمانە کاریگەریانە بێت لەسەر کۆڵۆن طبعاً شتێکمان هەیە پێڵێن گەت برین ئەکسس یعنی ئەکسسێک هەیە لە بینی مێشک و مەعیدە و ڕیخۆڵەیە باشە لەمانەی کە تەهەیوجی کۆڵۆنیان هەیە ئەم ئەکسێسە ئەم کۆنێکشنە تێک ئەچێ ئەمیش چی بە سترێس تێگەچێ بە قەلەقی تێگەچێ بە نەخەوتن تێگەچێ بە ترۆمایەکی دەرونی تێگەچێ لەبەرەوە بزەبت بەحث کراوە ئەوانەی کە هەستیاری کۆڵۆنیان هەیە لە 150 بۆ 70 مەشاکلێکی نەفسی هەیە شەرت نییە نەخۆشی دەرونی هەبێ لەوانەیە بە شێوەیەکی کاتی دەرونیان سترێسی هەبێ قەلەقی هەبێ کێشەیەکی هەبێ یان خەوی تێکچوبێک ئەمەش لە ڕەمەزانە زۆر ڕوویە یان ڕۆژوو بۆ خۆی کە تۆ 12 سعات 15 سعات لە پڕێکە تۆ ساڵێکە ئەخۆیتەوە لە پڕێکە ڕای ئەگریتەوە وەکو سترێسێک وایە تا ڕایە پێی هۆرمۆنی کۆرتیزۆڵ بەرزەبێتەوە ئەمانە ئەبنە سترێس ئەبێ بەرە لەگەڵ یا ڕابێ بەڵێ وەکو وتم لە 150 بۆ 70 باگیراوەندێکی سایکۆلۆجییان هەیە لەبەر ئەوە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ چارەسەرەکە هەنێ جارەگەینەوەی عیلاجیان بۆ دانێن وە سەرێکی ترین چارەسەریش چییە ئەوەیە کە پێیان ئەڵێن نەخۆشی کۆڵۆن تەهەیوجی کۆڵۆن هەستیاری کۆڵۆن هیچ مەترسیەکی لەسەر ژیانی تۆ نییە دڵنیایی پێبەخشین کە دڵنیایی پێبەخشی تا ڕادەیەک ئارامی بۆیەت وە تەسیر لەسەر تەهەیوجی کۆڵۆنەکەکە و ڕێگەیەکی تریش وەرزشکردنە وەرزشکردن لایەنی دەرونی مرتاحەکە هەستیاری کۆڵۆنەکەش کەمترە کاتەوە لە ڕەمەزانی ئەتوانین بە پیادەڕێی بێ و بە وەرزشکردن بێ دوای ئیفتار یان نیو ساعت 40 دقەیەک پێش بەربانگ ئەتوانی ئەم وەرزشە بکەین زۆر بە کورتی پێم بڵێ لە سایە چەنی کورد کۆڵۆنی هەیە وەڵاهی چونکە کللتوری خواردنەوەڵەن کۆڵۆن دەستنیشانەکە ینی ئەم خواردنانی ئێمە کە پێکاتەیەکی زۆریان بقولات و ئەم بابەدانی کە مەترسیان بە کۆڵۆن هەیە سەبەت وەکو بەحسێ لە بەردەمابێ نازانم بەنزیکێ بەداتا بەڵام بەعام لە عالەمە کە باس ئەکرێت لە سا بیسی خەڵکی IBS هەیە تەهەیوجی کۆڵۆنی هەیە کەمەش ڕێژەیەکی زۆرە لە 5 کەس یەک کەسێتی تەسەورەکەم لای خۆمان بگاتە لە ساسیش زیاتر دەستخۆش بە دکتۆریان سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ ئەمەدەبوونەکانی هەر سوزگەر و هەنابینی دووبارە سپاس بۆ بەڕێزە دەستخۆش